20,000 دینار يعني 20,000 جیوی يعني 40,000 ربع 200,000 پنجایی 10 مليون فلس حاجي 10 مليون فلس ورا حرف فرز ورا فرا فرز ورا شرفك اخويا وخيري بجري واخي بسيرو توفيقة بله توفيقة ابي باوكم بيه هذا باوكم يا عودة معري بشتما ناري توفيق زانم شاشحر وجه بجير وسيا باوكا بيه باوكم بيه أشياء شرط بشرطي إخوة خرجوا أو شوف اليدي أي كرام نعلم تايبة قريب بلانا كان يبيز ببيو جاء عوامت عن بوشي دا تمثيلي يا كيتشي وانا جو حاجي دايما تاقي عودة سالم توفيق دايما وكاكا قاد يا خالي كم العقاري هر متری ارزەکەی 10 دیناری پێوەرابێ خواتە باوکم خوا ئەمدا یەک دانە شۆفلێتی لێ کڕم تۆفیقە ئەوە جیب و باوکم لە کوێتی شا شۆفلێتی وا نەبێ یەک کورە هەر لە باسکردن نایە بەڵام ئەڵەی سەرسوالگەری وا پارەی دەستەکەوێ ئەسڵەنە نازانێت چی لێەکە ئێمەش دەبێ هەر لە بەیانیە تاکو ئێوارە وەری خەرەجەوابە پێ بشێلین هەتا سەریمان دوانە مەعاشمانانێ ئەنجا وەرە سلفەی ڕوون و سلفەی زەواج و سلفەی عەقار و لە باوکم تۆ بڵێ قەرزی بەقاڵ و قەرزی ئەم و قەرزی ئەوەی یونسەفەنی سەر باقی هەمووی شیوەستا تۆفێق هەر لەگەڵ ئێوارەمان لێ لە چایخانەکەی توا یەک تەختە لێیەکەوین لە باتی هەموو نادی و ڕابواردنێت جا باشە ئەفەنی بۆ ناچی بۆ ناجی کەس ڕێی لێ گرتوویت وەڵایی عارف بە کەرامەت و بە مقەدەساتم ئەگەر ماڵم لەناو شارە بوو لەگەڵ بۆیەکانە نەبایە سەرم نەئەکردەوە بە ماڵە بەڵام لێرە مردوو نەمرێ لێرە ئەبێ بە هینەکە پیاوە تا ماڵە دراسێ بچێت ئای وەڵی باوکم یونسەفەنی من نازانم چی بڵێم باوشی باوکم بەس لە سایەی خواوە شکور محتاج نی دوو مەعاشوەری باوکم حاجی جان باوکە خانی خۆتە هاتە ڕازەکەی قەسر نییە بەڵام بەس نییە لەسەر یەشەی کرێچێتی بە دووری کۆرە پیاوە توێ سادر و شکوریە باوکم وانێ حاجی جان باڵێ باوکم دوایی یونسەفەنی ژنا هێناوتە باڵێ باوکی باوکم کوڕە هەتە وەڵی کچیشە هەیە یونسەفەنی ڕەبی خوارێ نەسەنگە کورە باوکم شکری خوا کە بێ خەزابیاخوام بۆڵە چییە؟ وەستا تەوقیف بڵێم عەفو وەستا تۆفێق تۆ ئیستاش وا ئەزانی مەلیک ماوە براکەم لای تۆ کە بابەر بەدەیە شاعر ڕاستم ژیان بەو نەوعانەیە کە جەنابەت تێگەشتووی با من ئەو 10,000م بۆ دەربچیە ئەو وەختە فێرت دەکەم ژیان چۆنە ئاخ 10,000 وەڵی من خواکە 50 خاڵ لە دەستێمەتی وە ئەگرم 10,000 دینارم هەر نایە ناوەڵە بۆ چیمە؟ ولاتی سوقسەکە خەپۆتین بۆ یونسەفەنی گوێ لێ بێ هەڕێ لە وڵاتە دەسێ دۆمینە لەسەر 10,000 دینارە ئەوە چیە سەخی؟ بەیازەوەرە ئەو بەڵە لە چییە؟ بەڵام نافتان ناگرم خەتای منە من ئەگەر جەنابی نامبارەکەم خۆم بە مستەقەب ئەزانم نێم لەم چایخانەیە لەگەڵ دوو چەورەی وەکو ئێوەدانە نیشم ئێوە بواتم ئەمڕۆ ئیهانە مەکەن سبەی ئەمڕۆ بڵێم توانجم تێگرن سبەی یانێش مەکەن و 1000 شتی کەش جا یونسەفەنی سەرسەری تۆ جگەلەوەی کەوا متەخەلیفی عەسکەری متەخەلیفی عەقلیشی
بەڵام کاک جەنابی نامبارەکی کاسبە و نانەوەیە ئیشی چێ لەگەڵ چۆرێکی وکردووە ها نازانم ئیشی چیەکە لەگەڵ چۆرێکی وکردووە وەڵی ئەم سەفەنێ مژدە بەمێ لە نانەوەخانەکەش دەرکرای بۆ وەڵا سوزان ئاردەکانە بزی عاشەش هاتوو نانەوەخانەکەی داخل کابرای ساحبیشی لە باشە مشتی ئادەمەی دەرکرد باشە بەڵێ جەنابی موهەندیسە جادەم بۆ پێ بەرا ڕۆ نەوێت سەر ماوتۆکێ بەیازەوەرە بەرا خۆتە پەڵی بە ئاسمان وی بەسێ بەخوا ساڵەکەی سەختە ئەم ساڵ حاجی باوکم ئەرە بە قوربان ئەم شۆ کەبارەکانە لە ماڵی ئێوە داگرت ئەلادین و شتیوایتیان نەبوو ناوەڵا تۆفیقەوە گشتی پلاسکۆم لاسکۆ قەوسەڵە و شتی وا بوو ئاڕەواوە حاجی ئەڵێم جۆزانەوەی ئەو جاران بۆتان ناڵ ناوەڵا وێڵ سەفەنی سرف ناوێەوە جۆزانەسەوە هیچ سرف ناوێ ناوە جۆمارە بە تەواو و تۆ لەگەڵ دەستەیەکم بۆ بێنێ لە شار ئەرە بەڕاست بیرم نەبووی سەفەنی ئەرە تەعافنی دابەزیەوە بۆ شار شۆ بۆ ڕئاسەی سەحاب بۆ تاقیبی تەرفیعەکەی ئەی وەڵا بەخوا براویش مزەمی لە سەیرە ها گر ڕۆژەها لە ناو شار و لێرە دەرگای خەسەقانەکەی خڕداخستە کاولی کرد ئەمە چی حەیب نییە ئەبی بەیازەوەرە ئایدەوایە حاجی تۆ سوزانی شێمانە چۆنە دوێنێ هاتۆتە شارەم ڕۆ بەتەمای بێ بە مفەتیش ئارەوەڵان یانجی مفەتیشیە خۆی بۆ مفەتیشی دوورراوە بە ذاتی خۆم السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. برا ولا مسر معي. باوجي من خو بينهم كل ودي باو. هاي دستي ما سكون خالة حاجي جا. دي باو. خوش بيا خو. بخير هاتي براكم. دستي ما سكم سلامة بيا خو خالة حاجي. بخير بي. خوش ببراجان. يا ورا باش كاكا. سلامة بكاكا ممنون بجيك يا اخوة. داريك مردوم ري سيري شيكي ها عليهم أما دي وجرا لا والله لا حاجة سواسي كاكا وبعضك وبودانا كان يخوش كيتو ها والله نقينا كاكا جان قينا براجان بس خوا بيز احمد اگر هي شي توزه قرم بري توزه خيرا اگر هي اي زور ممنون ئەرێ ئەوە چی بوو تا چی کرد هەر نەهاتەوە مردومراوە لای من دەیە بۆ پێنجلایەوە ساعت چەندە کاکە ساعت زەحمەنەوە ساعت تۆفیق كاكا بخوا من ساعتكم خراب ناردم بوم ساعت ساعتەکانی خۆیان بە بەردێکی سەرا هەڵواسیوە حاجی لای تۆ ساعت چەندە حاجی نا تۆ دەستکاری مەکە تۆ پەنجا پاڵتۆ لە بەرایە ساعتەکە عەرەبیە هەتا دەریێنی تو قەپاقەکە هێڵەیتوانی و لێو معلومە بێ ساعت چەندە من لە ماڵەوە دەستکاری مەکە کاکە زەحمەنە بێ تۆ ساعت چەندە لای تۆ بە قوربانی چاوەکەمی كاكا من بەڵێ بە ساقم خۆ ئەم ساعتەی من هواش لاي من ساعات هواش لاي من هينك شي بو هينك ساعات مبينية ئەی ئەوە چێ لە دەستا بە قوربانەوە چییە ساعات كاكا جان لقربان نستو الساعات يا الكهرباء لا دسال نانا شالمية هنا دولابة دەوەرە لەم تەویلەیە ئیدارە بکە تخوا كاكا جان تو فەرمو کاکە من چی لەگەڵ تۆم نییە بە قوربان تۆ ناڵێم بە ساقە لەگەڵ تۆم نییە لەگەڵ چایسیەکەمە بەڵێ كاكا بەڵێ چایسی تخوا وەرە وەرە تخوا بە ساقی چاوم برا جان یەک سوئالە لێ یەکەم وەکو برایەکی باش ڕاست حاجی جان لەوا شێواش بەولاوە بە قوربانی ڕیشت مەڵەی پەڕەشوتی بەولاوە تۆزێت کاکە جان یەک سوئالە لێ ئەەکەم یەک سوئال
وەکو برایەکی باش ڕازوابم بەرەوە تووسەری ئەولاوی بەسەر چاودەی زەلامێک ئەناسی لەم ناوە یەکێ بناسی کەسێک ژنێ مناڵێ پیاوێک یەکێ بناسی لەم ناوە ژوورێکی هەبێ بیا بکرێ کاکە ژوورەوەی ها بەڵێ ژووری بۆ حاجیاڵێ بیا بکرێ ژووری کرێیانی ژوورێکی گەڕەکە بۆ کرێ باو کاکە بەڵێ بەسا ئەبێ زەحمەت منیش یەک پرسیاری لێکەم تووسەری خۆ ڕاجوام بەرەوە وەڵڵا ڕاست جوابت دێمەوە بەسەری تۆ بەسەری خۆ فەرموو باشە کاکە تۆ چەند سەر خێزانە هەیە باش بوو ئەم سوالێ کرد باش بوو تخوا تۆ هێواشکە لەوێ هێواشکەم ئیسپنۆسی ئەکاکە جان ئەزانشی بەساقان من هیچ نە مناڵم هەیە و کەسم نییە هەر خۆمم سەڵت و قۆڵ مناڵم نییە کەسم نییە هەر خۆم ئەرێ باشە کاتۆفیق خۆ پورمەنی ژوورێکی چۆڵی هەیە بە قورعان بە زگوردیشیە وەرە ئای دوو لۆزەنگەریتیان نین هەی بەخێر بێتەوە یاخوا حاجی ئەڵێ لەگوێ گەهانستی ئەینان گواستەوە بۆ شار ڕازەکە هەسە پیشانە بە ئادێ بە ساقەی چاوم لە کوایە هاتۆ نەحەزم حەز تۆ لا تۆ حەز کاکە ئەها چاک سێکە چاک وایەواش کاکە ڕاستە کۆوانەکە بینی ئەها سێ ماڵ سەوزەکە دەرگا سەوزەکە ئەوسەر ئەها قازەشی لەبەردەمایە ئەمە قازەشی لەبەردەمایە قازێک تورە بابە ئەوە قازەیە عەرەبانەیە تورە کاکە تۆ چاوتەنەکەی ئەوە قازە ئەها مناڵەکە لیا هێدە باشە زۆر ئەوە ماڵی گورمەنی وەرە بم لەوە ماڵیوان هادی لاشۆ بەخوا شوێنەکەی شوێنێکی یەکەمە کاکە شوێنەکەی شوێنێکی دووەلیە نا شوێنەکەی شوێنێکی منتازە بە مۆنتازە بەخوا شوێنەکەی منتازە باو شوێنەکەی شوێنێکی زۆر مەزبوطە مەزبوط هەروەڵا شوێنی چاکە شەوبیلە وەرە دەی وەرە زانسەنێکی ئەو بەڕاستە والله خۆ درۆم نییە جارە بزانم خۆ چەنە پێ هەپی بەیاز ئەرە فەتەجار برارتن و چەقەنە لێیانی چیتە مردون نەمرێ دنیا هەڵسێ تۆ بە پاچی یاری ناکەی گدیش وەناتی بۆ چوارشان لەو چەقەنێ دەوڵ زڕامان بۆ لێ ئەو بەڕاستە شڕوشەوەی کە ئەم پولە چی لەبەر پێتان ئەید ناکەی گزیەکەی دیزاینێرەوە تەپۆ وە ناتوێت دەسە چۆرەکەی بەم نابسڕی ها یەکدانە پلت ناوە بەڵەکەی کار تۆفیق ئەو چوارچیان یە ورەورمان لەسەر کرد بەو کەعبەی حاجە بوو بە کرد دەستی پێوەگرتەوە یەک فلسینان نەبەخۆ کارتۆفیقیانە و چوارشەیە لای مارفەم خوا عابێت کاکە وەرن چاکانی مەساخنەوە دەی وەرە لێنە دوومە تۆفە باشە حەزار زیێنی ئاخۆ دای پیتەکەن باکی کەروە ئەمرە نەمێنی ئاو دای دارزێن بۆ خاتری پێغەمبەر دەستەی ماجە چاوچاوێکی بەقەم عیب ناکەنێ ئەم مەزلێتان لە چییە ها یاخوا داوەشێن وەرە تۆفیق وەرە جاتان لەو چییە کاتۆفیق وەرە وەڵامی بارێشان نەبەخوا ئەشی عیب ناکەن بۆ چوارچەواکەن ئەم مەزلە کاک تۆفیق خۆم وەڵا منەیە خۆم یاخوا داوەشێن بۆ خاتری پێغەمبەر کاکە ئەڵێمەوە لەسەر پێ نییە
کاکە لەسەر پێ نییە چی؟ ئەوە ئەو شتە کۆفە لەسەر پێ نییە. هەرەوە چیتانە مردوتان برێ؟ هەرەوە چییە بۆ؟ خلاص جاي ناقش من باوكر ايش نقول يا مش سلامة ايش نقول يا اخوة داوش المقاتري بيا غمر باشا يا اخوة دارزل تخوة ايوه بياون تخوة عيبنا كان ابونا ترسي مردو دان نمري ورا ما ترسي حاجي خطو الدنيا دي وبيا قزابي تخوة عيبنا كان للسلاح ترسن ورا بابا ما ترسن ورا بابا ما اخر سلاح شيطان ورا ما ترسن عادي جان ما ترسن قربان تعمل كاكا ام كلاشينكوفا نيها ام كلاشينكوفا درزيكي شكاوة باكم كسلاح شي درزيكي بشكي تقنا نايكا تقنا درزيكي شكاوة تقنا ما ترسن تقنا درزيكي شكاوة ما ترسن تقول بابا ما ترسن ما ترسن كاكا ما ترسن يبونا ترسن راسك بو ترسن ام كاكا براهاتو جوتيو باوكا كمي يجم توزي مقايد خوي بابخوا او مخبركي ها بسر سرمان جا قال حاجي جان بقرباني ريشبم مغفر بوليسك كان شي بسر منوها من خل قلوتم خلم كوتم خلا شخماخ قبلم خلم إشر كسقين يا بسر مو نا بوليس نا مخفر إترا كان شي خلا حاجي بقرباني ريشبم هون المدرسة حاجي ما أعرف شخماخ يعني شي شو زانم يعني شرخ يعني شرخ السلام عليكم. سلام. وخواك هولي كابوت الشاركة سيئلي لعاسمانه وبكوماء وكان اخواره وبالي بيوانيا. سؤال بخير ليه تو بمليش كاوبي تو كان 6 ساعات من شهري توقف. لا شويتو؟ هذانيك مزهر كرت. بزهر بيه. دو برادر بيني دست دومينم كربوبة ايوانا مالا بقر رجيه. أنا باكم ضعفني جان. أنا كارقطة ونبو أرجع بجنمو. بخوابرا رئيسي الصحة لوي نبو. لا والله. الصحة لوي نبو مردونا بلبو زوت النادي توا. ها؟ رجع. تو بابو بيجاك بو. بو هيش كان بتمشي هذا فرتنيك شوم هذي كم يناول شكلت كمان مالي فورم بجمع وتاهي نبشر من جاي كدير بجورة أو خسخاني يلا يبينا ما برسل رلا بوليس ومعاون وجنو منار باو كرو برارو فرتنيك ما برسل كاكتا ابو خاطري خواهش قومي اباوكم ما برسل يا الله حاسبي يا الله كتوف وسرما ورشبا وباو الرحياليك كورا وشيا وبقوا دنيا كاولا بيت هاي وشيا وكوش ناكاتو وش كاتواني؟ كاكا محمود جان داني شبا قربان بلدسيا. داني شباوكم خولا سليبيا كسجيري نقوالو بقرباني وشوانتو داني شباوكم الله خوش كاتوا. يا كاكتا وباوكم تو نوت شي قوم يا جمل سايخي اسعافك هم مشتي بو يجربوا رفيق شيخانك اسم جرنيا إيه شيخانكي قولانك تاريخك داي أوا قماروشتي تاكري ومركزي الشقاوة ومقاوشة بالفعل شاكن شكون ساعتها باشا اما دوين يشو جماعتي شو قماسي سرسري بو خوان ما ولا تولوي والله ايش كان حسابي فتوى دمو بياني هموش تيجي دوران هل ساعة تسكر ايه
هەڵساوتە سەر پێ و دەستیاوەتە کلاشنکۆفەکەی و دەست بەجێ یەکێکی خەم کوشتووە سێنێ خەتەرن بەستەر یونس هەمرن سێنێ خەتەرن ئەی دوایی کاکەتە دوایی ئەو بێقیمەتە وەک بەرزەکی بانان بۆی دەرچووە ئەی چاولێە هەرن ئەمرن تۆ سیر تۆ تەسادوف سیرەکە سیری تەسادوف لەو کاتە وەڵا لەو کاتە باشە چی لەو کاتە تەسادوف وەڵا بە تەسادوف تۆ تەسادوف چیەکە وەڵا بە سۆدفە ئەو بێقیمەتە دەرزی کلاشنکۆفەکەیش کە ئەگیرا دەست بەجێ هەموو یەکوش ئەوانەی خەتەرنەوانە شندن چاولێ باشە کاکە ئاژیان جان نەیانوشیە بووە بەخوا زۆر ڕاوەسە بە حەقی ئەو پێغەمبەرە خۆم باشێزانم عەباسی گوڵشین بووە نا کورە زۆر ڕاوەسە وەڵڵاهی ئەو زۆر لەوێتە هالیشە ئەو نییە کەبال ئەو نییە ئەو بە تا ئەی چیە بوو لە قەبێشی سەیری هەبوو یونس ئەمە چی پێڵێن ئەو عەرەبانانە یەکە سفرای کێشێ تریشقە لەبوو داباسی گوڵچین بۆ لایلی نه والله لایلی دەبا عەباسی گوڵچین بێ و بۆڕێتەوە ئەو نەبوو شتیوا نەبوو ئەی چیە بوو بروسکە چەقمەقە کولە چەقمەقەی ناوە کولە چەقمەقەی باشە باڵ وەرە عەرەچەنە بەسێتی حاڵی بووین بەسێتی بەسێتی ماڵێ بە قورگیریە خوا بێرێتە ئافەنی والله حاجی قبل كل كنت مالي زهري مال حاجي باسو أي زهري مال والله على أخوانا تسي يا شيطان يا جد أي الرحمن يا جنة بس يا حالي بيخا وسيا جماعة فريشكي كوتوا خويا بريتوا قالت شناغة ودس كوي نيك حزور بريك راسك يبقى حاج سليمة كمان بس يا خلاب ما وانا ودم تاع بس يا حالي بوين كيف يونس بس انا هي فيلم يوناني كان غورا ورا ويشكا فيلم يوناني كان كاري فيلم تشوفا كاري تشوف الرماد سليمة والله ما صير وبرينش ده بس يا على كرة بابا معين من لما رو باو ما كانيش انا بين بروم شاكا شيء كرة البدوعة وحافظ باو وحافظ حاجي باسو وحافظ مالي بخور نجير حاجي وقبل غير كل كردم توشاول يبو توفي والله بخور نجير هاي عليم بچم بزانم لەگەڵ ئەو پیرێژنا ڕێک ناکەوم ان شاء الله ڕێگەکەون ان شاء الله باشە ئەوە چێکستی خۆی کەو بە قورئان خۆی کەوت تەڕە و سافەوە خلیسکێ آخر هەر چەترەکە بە قورئان خۆی کەوت بە پێغەمبەر عيب ناكل ويك والله چاوم لێ بوو تۆ خستە عيبة والله وەرە کاکا پاری شاکە بنی وەرە كاكا وتشكي پاری شاکە كاكا كاكا پاری شاکە كاكا بغوصي قيداني پاری شاکەی خۆم كاكا بحاجي كاكا حويني شغل سليماني كاكا كاكا يقول وناقم بخواه يوسفني هو اللي نقدر يوسفني اخوه اللي نقدر بقول بعد نصر قومه بقول كاكا كاكا بقول بعد كاكا نصر قومه بس كاكا بقول بعد بس كاكا يوسفني ولي نقدر كاكا نصر قومه كاكا كاكا نصر قومه كاكا كولا كاكا كاكا جات كولا كاكا بس بقول بعد نعمل بقول نعمل كاكا نعمل بس
بوو تشکرتان ئەکەم مەمنون بووم وحافیز وحافظي بالروح الروانم تاجي سلسلي طعام صبي شوف يا اخي ما تقولي ما في شوف ودينا شوف الله شون شاف أو 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 بلش ما خبوه الله ولا تخاف شاف أو 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 تعال يونس يونس أنت يونس أخوي ولا تسمع خبوه يسمنوه بموت بسيه وتعاو بموت بسيه وتخوا حافظ تاجي سرسري تاو شتيشي كيشو وت إضافيتي وتبيع كلمات والله تبيع قيمة أنا والله وينيرو لا حسوليا لا حسوليا وكل شيء وقع أنا بخوا أمن قرباتي أمن خباتي خباتي أمن قرباتي أمن خباتي ممكن سوى بدار وخباتي وداويتي مشار وخباتي أري خباتي أمن قرباتي أمن خباتي ممكن دومي مكافك خباتي لبا وزين سالك قلباتي ريحاني خنجر أري خواه بخير يا توسي خواه بخير إن شاء الله توسير ونعم بزانا أم سلامة خولة شخماخا أما مانيك وان لم قرنكا بزانا سلام يزاني اللي شو كابي بوشوشي أنا ريجلو كيبي لاني زور سينا ورا سوق سبقة كاكتا سوق سبقة نولا فرفا يا عبيد سينا ورا دار وبرجوي كاكتا خەڵە حاجی زۆر چاک دڵنیابە ئەو بەزمەی کە لە چایخانەکەی سمە ژێرجێڕاوێتی ئەوە یەکەم بەزمی نییە ئەم مردوو مراوەشتی زۆر زلی کردووە تو ئەوە بوو ئەڵێ یونس
بیستم ئەڵێن ئەو ساڵە ئەو ساڵە لە دوکان زەلامێکی وەک گیزت سەر بڕیوە ڕۆ نەوێ کوڕە ئەمە زۆر کافر دیارە بەخوا زۆر کافر زۆریش کافرە ئێمەش ئەڵێن کافرە بەڵام باوکم بە قورئان ئازایە واللهی وەبیللهی ئەوەی کە ئەوە ئەیکا لەدەست هەموو کەسێک نایە کافرە وەستا تۆفیق پاش ئەوە کاسبێکی چاکە و دەستکەوتی چاکیشی هەیە تو خوا یۆنسەفەنی تو ئەوە بە کاسبی دانی ئەی گوی سەجی تێوێ بۆ چ کاسبێکە باشە تو زاتی خوا حاجیشان هەر بە تۆڵێم باوکم تو خوا زەلامێک بە پیاوتۆقانن پارە پیا بکای بێ چۆن کاسبێ بێ ها دە بەسەری ئەو یۆنسەفەنیە بە ناموسم بە شەو ئەو زەلامە نیە ممکن نیە بتوانێت ساحەکە بەسەری تۆ بە ڕۆژش نییە دەنک و تۆسقان خۆراشی نییە باشە دە بەسەری ئەو یۆنسەفەنیە نیە دایم و دەرهەم دەستێ بەرەکەی خۆی دەستێت باشە تو خوا ئەوە ژیانە تو خوا ئەوە حیاتە وەڵایی وەستا تۆفیق قسەیەکەکەم عاجز مەبە بە ناموس و بە کەرامەتم بە مقەدەساتم ئەگەر من و تۆش وەکو ئەومان لەدەست بە عادایە خراپتریشمانەکەی باوکم واللهی وەبیللهی ئەم مردومراوە کەوتووەتە مەوقیفی واوە شێ خۆی زۆر بەخیرەت و بە پیا و ئەزانەیە بکەوێتە ئەو نوع مەوقیفانە و خۆی پیسەکە والله وەبیللهی شتی زۆر زۆر مهمی کردووە وەرت و خوا ئەگەر نەیبڕیتەوە شتی زۆر مهمی کردووە دەبەسەری ئەو یۆنسەفەنیە ئەوەی جەناب بدەی فەرموویتەوە ئەو کاک مەحموو کردوێتی و گوایە لای تۆ مهمە بەسەری هەر هەمومان بە دوو خێریۆک و کەمال و معرف کردوێتی باشە حاجی تۆ جۆ بگرە ئاگا لێ بۆ هەر کە زانیان پیا و کوژە چۆن کەوتنە دوای کنو بوون بە کلچی ئاگا لێ بوو بەسەری حاجی ئەو بە پشتەوە لە حیم کراون تۆ چیان کردوتوانە وەڵا باوکم ئەمەیە وەیە ژن چی کوڕە باوکەکەی ئەو کوڕە لەش بێکارن بەخوا هەر چاکە پارەی باکەتە جغارەکانیشیان پەیاوە فعلا دەسا بە زاتێکە زاتی خوای ئابە و چاوانەی خۆم بیان بینم لەویانە زەلام ڕوودکەنەوە ناحەقیان ناگرن فعلا گوی سەغەن نەبڕایەوە دارزێناوە زەهری ما لەسەر قسەکەی حاجیە نییە کەمال ئەو کەمالی کە لێرە کەمالی ڕەفیقی مارم ئەیوت هەر ڕۆژەی دەمانچەیەکمانەواتێ و خۆشی هەر ڕۆژەی دەمانچەیە دەڵەگری ئەمە چیە مردومراوە شەمی هەیە چی بۆڵێ من پورەمەنیچ هاتەلام بۆ قەسەخانە شرقەیەک بلیا شەبایەوە بووم وتیەمە دیوەکەیتەوە دەرگاکە لەسەر خۆی داخە ئیتر تا بەیانی وتی نازانم چیەکە ئەرێ ئەو ڕۆژە منیش بەعزێ گاز و پلایس و ملایس و شتیوام دی بەدەستیەوە چییە مردومراوە تەنەکە چییە عەرەبان چییە چییە ئێساکە من حاڵی بوو بەخوا ئەوە معنیها لە ماڵ و فیشەکدا ئەگرێتەوە بەخوا فیشەکدا ئەگرێتەوە لە ماڵ حاجی ئەو نەوعە کەسانە فیشەک زۆر سەرفەکەن فعلا زۆر سەرفەکە سرافی جاکەن تافەنی یاڵایەکر یەک تۆپخانەی دانا لە ماڵەوە ئەرێ باوکمەوە قێمانەتان چێ باوشی باوکم مێشی خۆتان بەچیەوە مەشغوڵەکەن شەماقمان چییە بەڵام بەخوا سێرە وەڵڵی وەبیللهی شتی وەکو ئەمە مردومراوە یەک سەیرە زۆر مهمە و هینیشە ئەجاوا مهمە ئێماقمان چێ بەسەرمەوە نەموتوە صحتان وعليكم السلام ورحمة الله وبركاته يا أخوان كيف كاكما تشكر دكم شكرا أحوالي باشا كاكما صحتي باشا أهلا كاكا فرمو دانيش فرمو خير بيا أخوة باشا كاكما تشكر دكم باشا شكرا
ممنون بم حاجی بەخوا کاکە مەحموود پێنجفەرزە دوعای خێرێ بووەکەم کاکە مەحموود خوا بپارێزێ ئینشاءڵڵا تەشەکورت دەکەم حاجی ئینشاءڵڵا خوا مەحفوظ دەکا کاکە مەحموود بەو دوعایانە بێ کە من بۆ دەکەم کاکە مەحموودجان والله خێر ممنون بێنەوە یا وبخير بينهم تشکرتان ئەەکەم زۆر مەمنون بووم یاخوا کاکە مەحموود زۆر باش حاجی لە چیە چۆنی وەڵاهی دەسەکانی مازەکەم کاکە مەحموود لە سەرای خاوسەری تۆ زۆر باش توفيق طالع شايف توصل لي هو انا والله احسن دمه ده سيسا بينا ناوێ کاکەتا بەزاتێ کەزاتی خوایلت ناوێ کاکەتا بەزاتی خوا ناوێ لەسەر خۆ حاجی باوکو ناوێ عیب مەیکەن بەهین تۆفیق دەسە حسابی حاجی تێکەوە كواتا الريزية تشابينا بومان يا اخوا بخير بين زۆر حاجي مەمنون ريزة بينام تەشەکورەکەم چۆنێژی ريزة بينام ريزة تۆفیق چابێرە چا يعني سيرجع وەرە چابێرە و برایۆ انت سيرجع حتى كم تنيشتي چابێ عابێرە حاڵیکە کورە چابێرە چا چا چابێرە باوکو باش شكون صحتي باش تەشەکور باشە بین باشی کاکە مەحموود باشە بین ئینشاءڵڵا تەشەکورتان مەمنونم بين مويه پێبڵێ پێبڵێ وألم هرمو پێبڵێ كاكا محمود هو كجنابتان ليرة تشريف تان برده دروا دنيا ورا هاش ايوا وبتقا تخواو ايوا نبون خوای زانێ هیچ نەبوو هیچی وا نەبوو تۆفیق بەسەری ئێوە دوێنێ شەو کە لێرە هەستام تەماشاکەم جەماعەتێکی هیچ و پوچ و بێقیمەت ها حاجی جا نازانم بۆ من دانیشتبوونیان بۆ یەکێکی تر جولي توفيق بەسەری ئێوە بەتەقە هەڵم بڕیون بڵێن تاشۆ تاجو هەڵم بڕین تا پشتی باخەقەیمانی شەغلەتیف تۆفیق تێگەیشتی بەڵام یەک شت هەیە با پێتان بڵێم تقوى لەوانەیە منیش نەبوو بم لەبەر ئەوە خۆی بۆ وەرە پیاوی ڕەشید یارە چۆن ئازاتی خۆی جێڕێک و باوکم خوي توفيق بزان سيارة دارم يك برشاد فەرموو تۆفیق هەدەی هاي محمود بەڵێ واحد يك برشاد تقوى كاكا والله حاجي بەزاتی خوا دوێنێ نییە لای مەزاتخانەکەەوە لای مەزاتخانەکە شەر بێشێکم دی لە دوا ئەینە کاک مەحموواو با کاک مەحموودجان تۆ نەبووین نەوەڵا من بووم بۆ وەڵی شەروەها کاک مەحموودجان زانم باشە کاک مەحموودجان ئەوە ئەڵێم ناتر یعنی ئەڵێم مەخسەم ئەوەیە ئەڵێم خراپ نییە لەو نەوعەتیانە خۆ دەرەخەی یۆن سەفەنی بەڵێ بۆ خراپە بۆ آخر کاکە مەحموودجان ئەڵێم ئەوە کە پیا و خراپێکە نائینسانێکە ئاوا سەڵاواتی لێبە بێ قەزابی سەڵاواتی لێبە سەڵاواتی لێبە بۆ یۆن سەفەنی پیاو هەیە من لێ بترسم هەیە من لێ بترسم بۆ پیاو هەیە من لێ بترسم آخر نەوەڵا کاکە مەحموودجان بەڵام من لە عیلم النەفسا خوێندوومە ئەڵێ عادەت ئەو کەسانەی کە ئینسانی مەعقول و محتەرەم و نەجیب و خانان و پیا و ئینسانی وەکو جەناب ئاوا خۆت ئاسایی هەر ئینسانی زۆڵ و حەرامزا زەفەریان پێبن ئەشەو بیلا وەباڵ بۆ تەختی گەردنمەوە جا ئەوە یۆڵ سەفەنی کتێب بۆ هافە هو كتاب مجلة جريدة روزنامة جوفار وانا اشتمالين جا ئەو ڕۆژە جەماعەتێ بووین لە چاخانەکەی ئەو قاف دانیشت بووین یەکێکان باسی هینێکێ کرد زەلامێک باسی زەلامێکێ کرد کە گوایە ئەم زەلامە بە تاقی تەنیا چۆ بەگشت سێ زەلامی پرچەکە منیش وتم کوڕە بڕۆ هەستە مردوومریە وتم ئەوە کاک مەحموو هەیە ڕەفیقی شەو و ڕۆژمە و مستەمر بەیەکەوەین و لە مناڵەوە یەکتری ئەناسین و نان خواردن و نووسن و هەموو شتێکمان بەیەکەوەی وتم هەر حەڵاڵمان لێکجیا وتم ئەو کاک مەحمووە هی نەکات وتم بە تەنیا دەرەقەتی یەک عەشرە دیە وایە
ينصفني تشكر دەکەم وایە جاوتم ئەو کاک مەحمۆی خزمم نییە کاک مەحمۆی خزمم وتم ئەو کاک مەحمۆی خزمم هینەکە وتم دەرەقەتی دوو عەشرەتیشێت بە قورعان تشكر ينصفني تشكر ئەرە وەڵات تشكر عەشە و بیلا وایە باو بەخوا ئەم کووردا کوڕی گەلێ بە جەرگی هاتیا بەڵام ێژی چی داهافەنی خۆخۆرین خۆخۆر کەوی یەکتری خۆین بەخوا باو خۆخۆرین خۆخۆر فعلا خۆخۆرین فعلا فعلا كاكا محمود فرمو زحمة لبيا فرمو أليم أمس ولا مالي خومان دعني الشينايا معكم كاكتها قابل أخوي حسابة بيوني والله مقصين أولية مقصد الشيء أليم يعني خواردنو طبعا دعباش حاضر بيه دعباش يا كاكتها قربان يعني مشروباتي الروحية بلام كيزاكا بسريت وانا تو محجوبك كان معمو اخر جابو عزتك واقن وابري انت محجوب هذا واجب الاسترمال باكم بخوا عزيز لا تو هو مالي تقوى انت نازل من جنابه الرشق ويتوا ينسبي والله اوين راسي من خوام بسري حاجي رشق ومو نمان بردوات بيمنوتي الرشق سلام كارتها خبرت ما هو تسري خولي ورمقروازي لهنا وعدي يا وحزك ازاني بو كارتها اخر من جارجاري كي سبي خومو صد جارم لەگەڵا خواردوێتەوە بس بشكل زور قوري ابن باشا كارتها ولو عزيته وبراسي واو مالي ان جاء طبعا دا نشين دواي كاكا محمود هنا شي شكل فوكري من فوكرو موكرو شيوا نازانم كمارو معنا نازانم شلون كاك محمود عفو ما بسم لويا من لسر باريكم نايكم دابا وابي لوانا قصور ما نعرفوا بيتشوك الجيرفاني ايما امولتي وين بلام قورابم انا والله باشا باكم قيناك ما دام تكليفك قيناك كاكتا تشكرتك ام بزياخوة انت شيشي هي كم زحمتنا بي في يوم فرمو قيناك فرمو شيء قمرة فرمو أزاني شي بشرف وناموس منامل الكذب زاني باشا معكم باشا زور ممنون باشا معكم تذكر ممنون باشا باشا تا کوری باش بۆ چێمەش دەبایەمەش باشا معكم تاکە مسألة ترفيه حكاية ترفيه بەخودە چەخماخەی سەخیف نەبێ بە کەسی کە ناکرێ بۆچی چییە یعنی ئەومە مهمە واخوك تزاني لا تو زور قريبة تسمع زور قريب کامان کەری والله تو زور قريب زانم مەمەزادێم زور قريب بو يا بصراحة سكا كده خوش زور قريب شو ما تجيبه بآخر وقت كده نم لێ آخر چییە خۆ مهمە یعنی چییە زور مهم ومهم تريش هذا همومي مكانك چاوتان دەرات باشە آخر وقت كده تو زور قريب كاك محمود زور قورابم ڕاستەکە گەورە باشا باكم كاكتها ممنون بوم براسي واجبة براسي زور ممنون بوم واجبة باوكم كاكا محمود اويا جم دمانچه ستاي قورم هست
حاجی چیەتی ڕشکردنەوەی ئەوێ جووتە کە مەسەلەن دەرزیەکەی ناگاتە تەرەقە شانەکەی خراپ بووە لوولەکەی خۆرکە لێیاوە مەسەلەن چیەتی حاجی دەمانچەکەی وەڕاهەوە کاکە مەحموود تۆ هێژی چی بەخوا دەمانچەیە کە کوڕە شیرین زێرێ عەفو حاجی تێگەیشتم حاجی جا مەبەست وەڵاهی کاکە مەحموود ئەوە ناردوومە بیهێنن بۆ بۆ شێ بۆ من ئەرە وەڵا بۆ تۆ کاکە مەحموود باوکم بەخوا سیلاح چاگەر لە خۆتی حاجی مەبەستی چییە؟ وەڵاهی کاکە مەحموود بێژم حەمەنەجم سوورەبانی هەز ممکنە بیناسی حەمەنەجم سوورەبانی حەمەنەجمی سوورەبانی حەمەنەجم سوورەبانی نایناسم بۆ چیەتی؟ کاکە مەحموود ئەمە حەمەنەجم سوورەبانی ماڵ ئەو دیوتێری یعنی بە کوردەکەی خۆمان بێژین مەخلەس قاچاقچیە قاچاقچیە باشە جا ئەمە سێ چوارمانیە لەمە پێش 200 دینارم دا پێی تا هەنێ ئەشاو کەلوپەرم بۆ بێرە لەو حاجی تێگەیشت کەچی ئەوە سێ چوار مانگە نە ئەشیاکانیشی هاوت و نە پارەکەشم هاتوو جا حاجی من حەقم چییە بەسەر ئەم مەسەلەیەوە وەڵڵاهی کاکە مەحموودێژم ئەگەر زەحمە ناوێ باوکو هەنێ پیشەک و میشەکی پێوە نەی بۆ وەڵڵا حاجی زەحمەت نییە و زۆر بەسیتە بەڵام من حەقم چییە بەسەریەوە ئێستا باوکم کاکە مەحموود سلام عەلەیکوم ئەیزەهری ما یەشی مانگای مالوانی دەمپانەکەیتەوە تا هافەنی زۆر عیبە بۆ تۆ جارێ نییە و دوان نییە و سیان نییە بەجارێ ئەم چایخانەتە تێکدا دارجێ یاخوا ئەوە تەعەدایە نانا تۆ سەیرە قەڵافەتی خۆ بەقە یەک مانگای مالوانەوی دارجێ یاوە تاها زۆر عیبە بۆ ئەوە تەعەدایە مەگرێت آخر عیبەی نانا دەبەر یەبزانم ریشی وەرە خوایەکرد قاوەیە بوو شینی عاتمەلیە بوو نەژێ بوو ڕیشیش پێ نانا دەبەرەوای کە بزانم چییە کاتەی نانا تۆ مەگرە نا تۆ کوڕێ زۆر ئازای بێ بکۆکە دەی نا وەڵا بێ بکۆکە تۆ مەگرە بە زاتێکە زاتی خوایە لەگەڵ ماڵی مۆ ناوی دەم تا یەک جارێژی ئای دوای نێژێ حاڵێ ئەحساوێ ها بۆ خوا پێدێژم دەی دەبزانم چێکێ دیکرد دەبێ بکۆکە دەی ئەوە عەرزۆڵە تۆ کوڕێ ئازای بکۆ تۆ مەگرە دەی نەبێرە پێش دەی بێرە پێش بەخوا بە یەک سێخۆ مەلاقە بڕغەی کوونەکەم دوای نێژی حاڵ دەی بێرە پێش دەیەوە عەرزۆڵە دەی زانم چییە دەی جا شەیتان ێژێت دەی و ڕەحمان ێژێ نەکە دەی يا عم ارزي يا اخو الوالد يا اخوتي كم حاجي قرنابي اي خۆ زۆر جوانی تو خوا تەماشات ڕووچاوی خۆ بکە بەخوایەژی سەر مەخلاتی شەیتان ئەمرێ نەمیانی ئاوە حاجی حاجی جاواکم بۆ تەهافەنیەش بەها وازی لێ بێنە لەبەر خاتری تۆ خاترێ خۆش نەوێ حاجی مەحموودێژم هێژی چی؟ ئێستا باوکم وەکو ئەشیاکانی نەهاون ئێدەبا پارەکەم بۆیان حاجی بەسیطە باشە جاکەی بەساقەی ئەو چاوە ئازانیکەی حاجی ئەو کاتەی کە تۆ دەمانچەکە هانی کاکە مەحموود دەمانچەکە بۆ تێرم بەڵام بەساقەی ئەو چاوانتە بم جارێ لە پێشا چینە حەسیرمەیانێ خاسی بکە بۆ دوایش هەنێ پیشەک و میشەکی پێوەنێ باشە بەسیطە من بە کەمال و مارە بەڵێم بچن هەڕەشەیەکی زۆر محتەرەمی لێ بکە باش نییە؟ وەڵڵاهی کاکە مەحموود بە مەزەنای ئەقلی من وەکتی جان ئەم قسەیە یعنی چی حاجی ئەبوو بەکر ها؟ من چۆن بێزمێ دەم خەمە دەم پیاویوە ئەسڵەن من ئەوە بە پیاوی نازانم تێگەیشتی کەمال و مارە بەڵێم بچن
بڵێن خۆلە چەخماکە نردوینی جا بە لا ئیلاها ئیلا الله ئەو کاتە خۆ مەزانم چی لێکەم ئەگەر ئەو پیاوەبانەیە ئیترم قسەیەکی حاجی کاکە مەحموو ئاخر تۆ خۆت سەغڵە مەکە خۆ من بۆ ئەوانەوە بە قوربانم چاوانتە شەقەینا تۆ دڵ عاجز نەوێ دانیشە باوکەکەم ئێستاش دەمانجەکە لە ماڵ ئەو کابرای قۆم خۆمان دامناوە ئێستا ڕۆم بۆ تێرم کاکەمە بڕۆ بیەنە بڕۆ خوا حافیز باوکم بڕۆ خوا حافیز بێت حاجی باوکم پارێ چاکان وەرە دەقەیدی کەیدەم پێ خۆڕا ناکەمیشەوە خوا حافظ حاجی پلاسپۆ کاک محمود ڕۆسیە ئاخری تەختەکانی خوار و خێش بەسراوە ئەوە بەڕاست ئەرێ حاجی جەنابی خۆی بۆ ناچێ حەقەکەی خۆی لە حەمە نەجمی سوورەبانی بسێنێ تۆ وا بڵێ خر بڵێ کامرە ئەرێ یۆسەفە خۆیەوە پات ئاگادان لێ بۆ چی بە ماڵی وەستا شۆکرد فعلا فعلا تۆ فعلا بەڵێ وەستا شەوکەت شێیە تۆ فێ وەڵایی کاک محمود خۆی تۆ ئێوەز بن من خۆم بۆ یە جەرموو هادی بۆم جێرەرەوە کاک محمود جان زانی چی ئەم حاجە و بەکرە نییە کشێکی برازای هەیە باوکی من حاجی هێنا لای خۆی و لە مەکتەب دەری هێنا هەیە ليش ياخذوه متوسط ابو قربان لا مكتب هو انا والله جاء مريم حاجه ابو بكرين يا قربان دراسي مريم وساشوكز بو بۆیە هەتیوەکەی وەسا شەوکەت حەزی لە برازاکەی حاجی کردبوو تو مقصكم كم جاء هدي وساشوكز يا قربان صابرجي لقى برازاكي حاجه ابو بكر كردبو جان بەخوا شتێکی بە لەزەتە جا وەختێ کاک تو وزبه عم يزانم خو دەبۆی ژێڕ جا كاك محمود ناشر ماري واسا شوكت نادي انا خوازني كشكا حاجي ابو بكر شبوله شيء ودي 500 انا دينار منين حرنا ولا مالك شو تدري ماري واسا شوكت ايش فقير بون كركان موظف شي بسيط وایە ناشر باش قالوا وش يبكى ماڵی حاجی ماڵی واسا شوكت بره كتشم حاجه ابو بكرنيه بوش وزيدين هنا قربان كردي بيك بس مو رسم لقران حتى هاد لقرك قشري كرد لا والله جا باشا معرف بەڵێ ئەوێم کچەکە تەها کچەکە باشە ئەوەیێنێت یعنی جوانە هاوغا جوانا حقي ما دي طوانا بك يا محمود ئەڵەی پەنیرە کاک محمود پەنیر ئەرێ یونس پەنیر لە منتوجاتی شیرە جا باشە معرف تۆ سەیید لەو مۆزوعانە باشە زانی تۆ معرف بڵێ کچەکە ناوی چییە؟ ناوی نەزیرەیە کاک محمود نەزیرە نەزیرە کاک محمود شتێکی زۆر نایابە یۆسەفەنی ممکنەوە بێت ممکنە نایاب بێت وایە باش کاک محمود بەڵێم بۆ نایهێنی چێە؟ من بیێنم؟ نا بابە نا بۆ نا وەڵڵاهی وەبیللای ئەمەنگە جوانە هەر قابلی جەنابتە گورەلیۆن سەفەنی باوکم کەی نەزیر بەکەڵکی کاک محموودە بەخوا بەکەڵکی نا ئەم قسەیە معنای شێرەوەی فعلا معنای شێرەوەی توفق حلفة لا أزاني سي يعني تو أتوي بري حاجي أبو بكر أيا بيش يفياوتر لكاك محمود عيبة كاكا كي من وامتو من مقصة مزايد شيا مقصتي من مقصة مزايد باش ئەوە شێ داوای ڕێی جەنابتی کردو تۆ لە خۆتەوە تەداخل بە قوربان تامیۆن بەسە بابا خورە باوکم مەزانی مەقسەم چیە وەڵڵاهی من الزانم كاك محمود بابا خۆتی بڵم خۆمان نەخسە لە پیاوە ناگرێت كاك محمود وەڵڵاهی مەقسەم ئەوەیە ئێستاش نییە ئەو کچە نەزیر یانی نەزیر ئێستاش دڵی بە کوڕەکەی وەستا شەوکەتەوەی بە حەقی قورعان کورە بەسە بابا عیبە باسی کەس مەکەن عیبە باسی مەکەن عیبە ڕاستەکە عیبە والله يعني
ئەی بێ مەخسەیتیاک ئەرە بەخوای خۆی کاک مەحموو ئەقڵ و ئیدراکی مەداری لە ئێمە باشترە ئەو خۆی چەکی خوێ باسی مەکەن عیبە دوای قسەیەکی لێکەین ئەگەر هین بوو دوای قسەیەکی لێکەین لە دواییە باش نییە کاکتەها دوای قسەی لەکەین باشە بەڵام ئێستا من تا بازار ڕچم بێن کاک مەحموو لا وەرن تا سەر کۆڵانەکەی ئەو دیوەرن بەڵێ باش والله منیش ئیشمێ تا بازار ڕم حەز دەکەم لە ئەگەر کاک مەحمووە بۆ حافیز بەدوعا جەماعەت بۆ حافیز وەڵایی منیش دەڵێم تاکو دنیا تاریکەوە ماڵەوە بەرم بۆ ماڵی خەزورم بەڵکو شێ سەرێکی نادیبە جا باشە یون سەفەنی نهاتەسی لەو سەر بەتەنیا بێتەوە ئەی ئەوە نییە لە کەیەکەوە تەکبیری ئەوە ئەگەم کەشێ لە ماڵی خەزورم بمێنمەوەی چەند چام لایە چام ها کاک یۆنس ئەفەندی کاک ئەستێ چای کۆ لەدابوو بەڵێ چایەکی ئەمڕۆ ئەمە چوار بەڵێ کەوچێشەکە تافەنی خواردوێتی کەوچێشەکریش تۆ ئەمە پێ بچە تەها بە خوزدە خورتی بێ و بەڵام بگرە ئەرێ کاک تۆفیق بەڵێ ئەڵێم وەڵا لە کەیکەوە لە خەیاڵی ئەوام ئەڵێم تۆ بڵێ ئەو کچە بن بەوەتیوە خوێڕیە ئەی بۆ نایانێ باوکم بەسەری تۆ ئەو کاک مەحمووە یەک تۆس قاسوور بێ لەسەری حاجێ بەکەر نییە بە کراسی بەری خۆیەوە یاتێ وەڵای خۆ ڕاستی شەکەی هەر لەگەڵ دوو فیشەکی نار دەخواست بێنی حاجی سەری پێوە نییە ئەرێ ئەوە چییە ئەم مرد و مراوە ئەم خولە چەخماقەیە زۆر زۆر ئینسانێکی هیچ و پوچ و سەخیف و منحەقە کورە منار لە خۆمە وتم ئەرێ ناوت چییە بۆچی ناهێنی هەر ئاواش بەو زمانە بێم وتتم بۆ ناهێنی کەچی لێی بوو بەڕاست زۆر زۆر سەخیف و منحەقە بەڕاستەوە یون سەفەنی ئەنجا کە تۆ ئەوزانی ئەمە سەقیف و میحنەتە باشە پێم ناڵی لە بەیانیەوە ئەم هەموو مامە حەمەی و ماستا و ساکردنەوەی لە چی؟ ئەمە چێ وەستا تۆفیق چی؟ ئەم قسەکردن لە چییە؟ من مامە حەمەیم کردووە؟ نە یون سەفەنی تۆ من ماستاوم سات کردوێتەوە؟ وەڵا تۆ گەرمە دەکردەوە کورە بابە کاک تۆفیق من ئەگەر یعنی من کابراایکی مسەقەفم ئەسڵەن هەرپێسم نایە مەرحەبای ئەوانە بکەم ئەوانە چین؟ بەڕاستەوە من ئەسڵەن ئەگەر لەبەر مجاملە نەبێ هەر یعنی بەخێر بێنامەنی هەخوە بەخێر بێناوانێ من ئەسڵەن ئەگەر لەبەر مجاملە نەبێ هەر بێزم نایە جگەرە جمهوری کۆم کێشم بابە ئەوە تۆڵی چی بەخێر بێناوانێ ئافرەت یون سەفەنی ئافرەت یون سەفەنی ئای کە لەبەر مجاملە ئازای ئەی ئافرەت یون سەفەنی لەو دوو پارۆنانە نابوو بۆ من چاخانم داناگەر بمزانیان نمونانانش بە مشتری یا ڕەبی خوایە یا ڕەبی خوایە بۆ خاندری گەورەی خۆ مەحفوظمان پێی خوایە تۆ شەکرای خۆ وەرگرۆنە بەڵێ وەرم گرت خوا مبارەشی کاکانمان تەشەکورت دەکەم کاکە زۆر مەمنون بوو مبارەکی کایەخوا تەشەکورتان دەکەم زۆر مەمنون بەخوا بەڕاستی ئێوەش برای مەلاکەی و پارەکە کەمە کورەوتم باوکم عەرەبانەکە و ڕاکێشتان کەمە جاوەڵا خۆ تافەنی پارێکی کەمان نایە پارێکی باشمان نایە گۆرە حاجی بۆ ناڵێن حاجی کەیفی ساز نەبوو بالفعل بەڵام هەر خۆمان چاکمان کرد داواکردن و مارەکردن و هەموویمان بەیەکەوە بڕانەوانێ کەوتبوو ئەمری واقعیشەوە حاجی ئەزانی چی بەڵێ بەبیللاهی یەک تۆز منجی بکردایە ئەو حاجیە واللهی ڕیخۆڵیم لە ناوسکی دەرەهانی و لە ملیەوەم ئاڵان
جوري توفيق ولا ملي والله زۆر لەسەر پێبووم بۆی ئەرە تاجان فەرموو کاک محمود ڕوخسەت هەیە پرسیارێکی لێ بکەم ئادەی بەڵێ ئەڵێم نەزیر کچەکە یعنی نەزیر قسە و شتیوای نەکرد قسە و شتیوا ئەرێ ئەی لێو قسەیەکەی بۆ بە قوربان پێم نەوتی تو ئەڵێ چی کچەکەیانی ئەڵێ چی تۆ مەعنا و مەقسەدت ترێ لە قسەیە زۆر عیبە بۆ تۆ زۆر عیبە ڕجال یەکەم بە قوربان جۆب بدە کاک محمود مەقسام ئەوەیە هەرەوە بڵێ شو ناکەم یا شتێک لەو بابەتە ئەتوانێ بڵێ چی هیچ وەڵە شەقەزانە قۆناغ لەکوێ تێگەیشتی نافیاو جارێکی تر چەنەبازی نەکەی ئەی بە شەق ناوسکی ببسرم ڕاستە هەر پیاو کاک محموود بێقیمەت ئەڵەی چی هەر بۆ دنیایی ئەوە توێ وەستا شەوکەت بکەین نا بابا باسی مەکە بە قورعان ڕازەکە کاک محموود کوشتنی و پۆتینە هەر لێی بێعەزەترینە لە ئاو خواردنەوە ئاسانترە نا بابا دانیشن کاک محموود نیو سەعات نابە ئەی کوژین و لێبین و لێنەوە بابا دانیشن من کاتێک لەسەر سەفەر بم کەس ناکوژم دانیشە ئەمە حکمەتە ئەم قسەی کاک محموود حکمەتە ڕاستەکە یعنی کاک محمود ئەم پێشەمەی وەخرا فەرمووی والله یۆسەفەنی ئەم پێشەمەیە ڕاست بەلی نەزیر ئەگرم و یەکسەر بۆ بەخا بێروت والله یەکسەر بۆ قەڵاتزە پیرۆز بێ ئەخوا پیرۆز بێ شەهر العەسەلە پیرۆز فعلا شهر العسل پیرۆز بێ ئەخوا کاک محمود بێ زەحمە بۆچی بۆ خەڵاتزە شەولە جەماعەت ئەوەی ڕاستی بێت ئاغاکانی ئەو ناوە جوابیان بۆ نردوم کە بچم سەریان لێبم و من وەختی خۆشی یۆسەفەنی بەڵێ ئیشی زۆرم بۆ کردوون ئەگەر ئێستا نەچم ئەڵێن ئەوە بێزی نەها سەرمان لێبات لەبەر ئەوەیە فعلا ئەڵێن باشە کاک محموود تەوانەبێ ئێمەش بین نا بابا پێویست ناکات ئەوان خۆیان لەوێ مەجموعەیە فەنکسیە خەنە دوام زۆر باش لەوێ خۆیانی خەنە دوای ڕیزێکی خەنە دوای آخر کاک محمود طبعا بیرە دەکەینێ کوورە زۆر سەیرە باوکم ئێمە هەموو بیریەکەی هەمومان بڕوێنە بچۆن باوکی باوکم چەند ڕۆژێک لەو ناوە بم هەمووی هەفتەیە لەو ناوە بموویەمەوە ئینشەڵڵا ئیتر قابل لە خۆبۆی ناچم خێرادار ئینشەڵڵا ئەوەنە لێو بە نابم زوویەمەوە کەمال بەڵێ تۆ لێرە دانیشە مارف بەڵێ وەرە تاو خوارەوە چم جەماعەت ئێستایەمەوە وافیستان بێ وافیستان بێ یونس لەوێ ئەیخەنە دوای ئەیخەنە دوای كمال دؤمنيشي عدل باش يوسف نيناكي مطالعاك مردونا ألف ليلة وليلة كواكب النجوم يعني استيراء دستي دومينا من بوبينا ايه دەسیە کاکە دوو ساتان بۆ بێنم باوکم مزور سيريا وكان لا يريد ولا دومينا کاکە تاجان مەیکەن باوکم مەیکەن ناچوە بينا أتواركيتي يا الله هەرچی تۆنەی کوێناوێ نا هەرچی تۆنەی کوێناوێ السلام عليكم عليكم السلام عليك السلام راكش تشاوكم عليك السلام ورحمة الله خاڵە حەجی بەخێر بێت وا خۆشی کاکوڕم حەمردێش حاجی مرحبا خوا سەلامەتی کاواوکم چاکی یۆسەفەنی حاجی جان بەخێر بێت خۆش بیتەوە فیقا بخير بك دوشش
ودوامي عمرنا ابو خاتم حاجي بلاسكو مار دارسي يا هذا حاجي جان يا هجنا اخوي بخير بي لا والله توفيق قدوم هجنا وانا بخو حاجي شلوني باشي سعاده باشا لا ونظري حرام شو رايك راس تفرمي راس تفرمي منظري حرام هذا حاجي وسني خو بيقدروا يعني رسالك اللي كم راس جابروا هذه 250 كاتوسا بيانساكا بو بيانساكا ولا باوكم من لحاجين برسيوي وقت تنجي بسروا حاجي من بيانساكا اخوان توفيق واصل لك ايش انت ينصيك او جاي تربيه جبس واوايش هل حفا انت تو ولا حاجي باشا باوكم شاك جوب كده بيانساك جوك الله بياس بيانسا بزماري كوش بيانسا سر السوداء لمسي أنا كان يعني ورقد لباتي ماري نسير لا حول ولا قوة إلا بالله باوكم توفيق بك للرأي خوف في غمارات لهم وفوري ونيو واسم لي بيرا أي بولا شي أي بو بارا دار زاو نزيري هل قدبو باري باشي بو كوانا تو عمري خواهي شوي وزيارتي تو قوفي او كعبي را وشانوه نزيري ببرداية مزاد خانكا دولار بشكاوة أنا والله دولار ببيت هل وقت دولار بشكاوة ببرداية مزاد خانكا خوا آقاي ليه خوا علي مفاريشي شاكفيانا لويكا كاك محمويا ويه كلا بوت الله يقدبو باري باشي بو كوانا قال لي ابو تشور حلاش وبلاش دسي داري نايت تاك دسكاني خوش بيت دبر اعوى دردي بيدي ورا باوكم توفيق بك وخاطري او شيخي سيو موسى لكولم برو واصم لي بيرا جاء فراخ خركا جاء خركا كرة من بروم شاكا جاء صني تولى ويشب وارد يدا شاي خانه تشتي وقت ورا عيبة اول شيء كاكتو في غلاب عيبة بردونا للراس عيبة زالنا ما زور عيبة أنا وشيه هيجني يا بابا داني شغالة حاجي داني شا زور عيبة بوي زور عيبة شو عدي هلا رودال قرأت داني شا كاس وشيه حمك ما وشيه هو توفيق فنين خلاص حاجي خزوري كاك محمود تيجي باش بخميش كتوب هو يبنى سيريكا دموداني هرم تيجي شافشنا انا جي تو برما اما يعني شلون كاك محمود تو سري تو برما ولا فوق بحقي لا اله الا الله زانشي ليكم انا تو بيوم ناري امنا نجيب لسيا انا كاك محمود تو اسمي بنا كاك محمود بيوم ناري شيء تو برسا باكم شيء استاباسي كاك محمود كردوا جناب سرچي سيدي قنجي بيازي بريا طافني انا شورا ويشوفني والله لا تيكم تو برما بريا تو سري بريا بريا خوش ببزياوة داود كوري باش نيتا بينجا ولدي ايش بالي خلصانا والله كاك خلصانا بخوا السلام عليكم عليك السلام ورحمة الله عليك السلام بتشوانا دورة جاتوا له معلومة كوالا النوايا بخواي راستي بي اخوي قولوني دي بقولون اي هاري اللي برسيبوتو ويلم ناهم جايت ليرة نيوت جوزا بخير بي دوسي بخير بي كاكا بخيراتي براك بخيراتي كاكا كي من تو ايش ناخوي من ايوه بعدو تشابي بتشوانا بس تصدقك شايشي ولا كاكا
زەڵامێک ئەناسی لەم ناوە چەخ مەخساس بێ چەخ مەخساس یعنی تفەمو دەماچە شتیوە چاقاتەوە نەوەڵا کاکە بۆ پیان وتی گوایە چەخ مەخساس لەم ناوە هەبێت من بزانم زەڵامێک هەیە لەم ناوە باشە کاکە ناو ناوی چییە؟ ناوی خوڵەیە خوڵەی چەخ مەخساس خوا باوکم چەخ مەخساس لەم ناوە نییە بەس لێرە کوڕێکی لێیە شەخ مەخساس لەم ناوە نییە ئابزانن بۆ بێ ئوسوڵە وڵای نەوە بەدووە هەزم دۆمی ناکرد بەدووە هەی ئێمە چەکەی خاڵۆ یا پیاس باکەی لێرە ئێمە سێباز و ئاشەبە تەنورەکەین ئاشەبە تەنورەکەی ناکە چاوت دەرێ منی پشیە سڵ بێسە کاکە ئەوانە میوان ناتوە دانیشە بابە دانیشە باش تۆمەتەکە گەرم نەبێ خوا تۆ بگرێت تۆفیق ئەمە ساڵێکە لەی دەستێکی زیای بێن ئەو برادەرە خەریکە سوحبەتەکە گەرمەکە بەخوا من نایکەم فەرموو چاو بابە وەرە دانیشە من نایکەم بۆ پیاو هەیە ئەم دۆمینی لەژێر دەستی ئێمە من دەبینێت نایکەم یعنی ئێمە پیاو نین ئەگەر بە شەق لەژێر دەستمان دەرێنای هەوەی بە شەق لەژێر دەستی منی دەرێنێ خاڵۆ ناودەمی پڕەکەم لە فیشک ئەی شۆن من لەوانە نیما من لەگەڵ کاک مەحمووەم کیە خۆی بە پیاوە زانێ با بچە قسەرەکەڵاو بکە محمود کێ کاک خولە شەقماقە باش کەواتە ئێمە خولەبووزی دوور نییە بەشەکە نەژنەبی كل عفو مانك كاك ما وتشيبو كمال كاك كمال أبي عفو مانك نمان زاني كوا جناب الله كاك محمود كاك محمود شاي إما يوتاجي سرمانا وقبري همو معنا بشيت سلام بي جانا زاني لما خوش بيانا شو ماري شي أما لاش غلطك شي جاي كاك كمال أولين ما يريبكين فرمو باشا كاكا كمال كاك محمود او پیاوە کوڕە چوارشانەکەنیە بەخوا شاشی ناناسی بەرباوکم کاورایشی کەڵەگەتێکی قۆزە باشە کاک مەحموود دەمانچەیەکی چواردەخۆری ئەو قەیاری قسمی کۆن هەڵناگرێ بەرەوە تۆڵێکی من هەموو زمە ڕۆژینەوە دەمانچەی هەڵەگرێ باشە کە بەڕێگا ئەڕوا بەڵای چەپا ناشە لێ وەڵا ڕێک و ڕازەڕۆ یە قەزابی ئاخوا دەمێکە بە خزمەتی کاکە مەحموود نەگەیشتوم باشە شەرواڵ و ستارخانیەکی وەک ئەمەی من لەبەر ناکە وەڵا خەڵۆ هەر ڕۆژینەوە جلێکی لەبەرە ئەی باشە ئێستا کاکە مەحموود لەکوێ وەڵایی لە دەرەوەی دنیاوە تۆزێکی دەپیان دەبێت تا هەستا جەماعەت آخر لطفا موعدي مطالعة ما هي مجاملة بەخوا ماعێن من لە ماڵەوە باڵمەکەنی شانە پێم بڕۆم باش هەمویان کەنەو خەڵوزانەوە میان کەنەو خەڵوزانەوە يلا وشورەوە آخر کاکە جان بووە بەخور بعد خوڵە چەقماقەی لەدبەر من بناسم بەدەستی خۆ 6 کەسەی کوشتووە بوویتە هۆی کوشتنی 6 تریش
لە دانیشتیەکە لە یەک قاپکەمتر ناخۆیتەوە تەنانەت ناوبانگن لە بەغاش بیستراوە سەرەتەکەس بە هەش مەلهەیە کە پارە و پوولن نەئەیە هەش کاتێکیش گرفانی خۆ بە بەتاڵی بدیایە تەنها یەک چاوبزکردنەوە بەس بوو بۆ پڕکردنەوەیان جابزانم وەک جاران ماوییاننا ئەو کارەبانە کوژەنەوە باشە باشە مەمنون مەمنون باشە باش ئاگاتان لە خۆتان بێ تۆفیق 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 ئەوە چییە ڕێی کارەبان نییە تۆفیق ئەوە جەماعەت لە شوێن تۆفیق بەخێر بێ تەشەککۆرت دەکەم مەمنونم براجان مەمنون تەشەککۆرت دەکەم خۆشکوڕ باشی دەچی ماسەکەم کاک مەحموودجان عشق و چاچی سەلامە بی یاخوا کاک مەحموودجان ئەوە بەخێر بێ یاخوا عشق و چاچی کاک مەحموود بەخێر بێ یاخوا خوا کڵاشین کۆفەکە بۆ چاکردم کاک مەحموود بەڵێ چاکم کردووە ئەم ئێوارەیە بۆ مەهانیتەوە تۆ بۆ هاتی کاک مەحموود تۆ خۆ هاتی ئەو عەزێتە کێشە ئەترسم فرۆشتی بێت و ئەم جلانەشی لە پارەی ئەو کڕی بێ ماشەڵڵا ماشەڵڵا دەمانچەشی پێیە کاک مەحموودجانی خۆم نییە ئەمە هی کابرایەکی ناسیاومە یای مەتێت خوا فەقیرە کاک مەحموود دەستکەکەی شکاوە هی خۆم نییە بۆی چاکەم ئەو چڕیتانە بێنە دەڕۆ ليس خوا حافظ باوكم خوا حافظ خوا حافظ شي باوك هو شي وصل الزيتون السلام عليكم جماعة السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته جماعة بلي ما يخلى سخماخة بلي هو كي من وتم خلا شيخ ماخم كي من ما متوا كي من وتم خلا شيخ ماخم من وتم باكم ومن وتم خلي شيخ ماخ سازم كي من وتم خلا شيخ ماخم يو خدان ما تديشون كي من وامد والله كي من قابر لا يعني دمرك والله والله وتي بابا وام نوت من وتم يو خدان غلط تديشون باكم من كي وتم خلا شيخ ماخم زانك خلا شيخ ماخة كي بابا كي منو هل يفتوز عقل شعورتان بوايا أتانساني خلة شخماخة ساعاتي بيميل لدزناكت أي ساعات بيميل دولابو كنتورة كركوا ها؟ كاك محمود والله أوفر ما أم ساعات أمكر كاك محمود والله أم ساعات أمكر كواتا هرتوش بيكردو تسر حما نجمي سوراباني 100 دينار جزاء و 200 دينار مالي يقصنم ها؟ بخوا كاك محمود اها بحقي او قرآن كاك محمود هر خوام زاني ام بيا قيمتي سخي في عادية جنابوني منوتم كاك محمود انساني شي رياقو بيكي معقولي محترمي نجيب يعني وتم امامي بيا محترمة اصلا هر بيا زنا مرحبا بيا قيمتي وكو يا مفكا طبعا طبعا زاي جماعة نوك عمرنا من ياو
كاك محمود وەکو جەنابتان تەشریفتان هێناوە بۆ ئێرە وا بە ئەم شەو لە خزمەتتان ئەبین ها ڕاستەکە ڕاستەکە گەورە ئەبین ڕاستەکە گەورە کاک محمود بەڵام لەگەڵ تابین کاک محمود بە شەرەفم هات کەسێکیش بڵێ وەکو فروش بۆ ئاوەڕوو دەکەین کوڕە لاچن باوکم لاچن کوڕێت وەچی لۆقەن سەمانتانەوە فروژمان بۆ پاڵسەی خۆ دەڵێ فروجی کوڕە باوکم کاکە مەحموودی کە لە ڕای خوا و پێغەمبەرە کازۆ بنێرە مەلا بێنن ئەو چەتیوەی برازام تەلاق بووە کوڕە من وەمزانی ئەم بەراز باوکە جەنابتی بۆ جەنابم وایە قەینک بەڵام سەی وا ئەدی چێ بێەوە لای ماڵی منە کەواتە بە ناوی منی شەوش نەهێناوە ها کاکە محمود جان کاکە محمود باوکم بیکە بە خاتری کەڵاوەکان ڕێزەکات خوا سەبەبکاری ئەم وەسحە بگرێ خوا بیگرێ عەرەبی بالفعل بالفعل وخوا بگرێ باشە خولەی ناموبارەک جەنابی ناموشەرەفن بۆنەوە من خولەی چەقماق سازم و خولەی چەقماقەنیم بۆوانەوە والله من وتم خلي شيخ ما سازم يا وقتات وواتي في شركي من وتم خلي شيخ ما قف وانا بشان وباوي منها الطانا تمس ترسام متم هكا سبكم احترام من اقرب ترسي متوى من كيف اموت باشە کەربە ئەوی تەروا بە ئاسانی بیبێتە تەرها بەخوا کاکە مەحموود بە زاتێکە زاتێک وایە ئەمە زۆرێکە ڕێوی وە شاگر ڕناگەێنە بەو خوارد جا ئەمە کاکە مەحموود نیازی ئەوەی دوایەوەی ئەو چەسکیوەم لە دەست دەربێنێ خۆی لەوە ترافی پیشدەر و مژدەرە قایم کا بەخوا ئەو ساوەتانتیش هەیە دۆزرا والله نێچوو والله نێچوو والله پێکەوە بەر لە یاناسم ڕێوی یا داخی نەبێجا بۆ من وابوو بۆ بێروتە چێ بەمە بڕێن تا تاش ناڕۆ ناڕوە لطفا بتعرف يمكن مجاملة الآخرين من موعدنا يعني تاش ناڕۆ يونس فني واللهی مادام باوەڕتان بەم چەکلە کرد ئەبێ هەموو بەدەستم بیخۆن دوایی خولەش خۆ مەزانم چی لێ یەکەم ئەوەی بچوورە تۆی کوژەمانە دەزورێنەوە ئەوەی بچوورە تۆی کوشم دەسەبرا دەستی ئێوە تەقانیشی بۆ کوێ ڕاکە بەمەرقەی پێغەمبەر ئەوەی بچوورە تۆی کوشم دەسەبرا قیمەتانە هەمووی احترامی منتانە گرت وەتان زانی من پیا کوژم بۆیە احترامتە یعنی ئەوەی پیاو نەکوژی احترامی ناگرن نەزوڵێن کەسا نەزوڵێن بەخێزە بۆ داشت نەزوڵێن والله بيكوشم كاكا بقول بانا بمونا في اليابكة وبسطع قبل كاكا شاتون بابو خلطق عليه كاكا توسي مرسين كافتو خوا كاكا شات برد كاكا شاتو خوا حادثة شي كاكا طلقة شي كاكا شات خون شي كاكا بقوا يشوفيني كاكا والله يشوفيني بقوا بقول عن كاكا تخوايا ورق كابلا عايبا وكرت وخوا في اليابكة كاكا شات خوا بابو خلطق عليه خير كاكا بابا كاكا بالضبط حادثة شي طلقة شي قصة بكذا كاكا شات بقول بالك كاكا والله كاكا زنادك خوي وجابك اللي عاد بو بشر بقول بالك كاكا شات
تو خوا فریاکەوە عاقلت تو خوا باوکەڕەوە حادثة حادثة چی طلقة چی قصة بك دي کاکە ژیان بە قوربانێ بوو بەساتە بوو کاکە خولەی چەخماقە و خولەی چەخماق ساز ریال بۆ بە شەڕ بە قوربانێ بم کاکە ژیان ئەها بەساتە بوو یای باوکەڕە تو خوا کوردم تو خوادە تو خوایە وان خوام لێگە تو خوا کاکە بم بە ئای باوکەڕە ئای تو خوا حادثة چی طلقة چی قصة بك دي کاکە ژیان دەبن مەبرسە بە قوربانێ بم چۆسەنێ ئەو قۆڵانە ئێستای شەشارێکی شاری کوشتۆ خێراکە فریام کۆزون بە بۆ قەزەخانێ تو خوایەوە کاپسانیە ئای باوکەڕە کاکە حادثة چی طلقة چی قصة بك دي کاکە ژیان قیسەی چی دیکەم بە قوربانێ بم کاکە ژیان تۆ نەقولە چەخماقا ناسی و کاکە ژیان نەقولەی چەخماق ساز بە قوربانەکەوە و کاکە ژیان وەڵی کاکە ژیان نە من لە تۆگەم بە قورئان کاکە ژیان نە تۆ لە منەکەی بە بیلایی کاکە ئیتر قیسەی چی دیکەم بە قوربانەکە و کاکە ژیان ئای دوو خوا سەرسەری تۆ جمێن دەیگە من کەی ژمیان دامەتەوە سەرسەری تو خوا تۆ جمێن دەیگە من کاکە کەی ژمیان دامەتەوە تو خوا من سەرسەری بۆ بەکەس تو خوا بکن عمشیان تو خوا هذا قربانه بما هذا ساقم وكاكا جان تو خوا كاكا جان مردم اي هواي ما قرروا ما لما تدلوا كاكا تو خوا بالبيت يا ما تو كاكا مردم هذا قربانه